مناڵە خۆشەویستەکان چەپڵێکم بۆ لێیان. لای ماڵی ئێمەوە دارێک هەبوو زۆر گەورە بوو. دارەکە داری سێو بوو. ئیتر هەموو ماڵی ئێمە چاوەڕوانمانە کرد ئەو دارە سەوز بێت، دوای ئەوە گەورە بێت. دارەکە سەوز بوو، گەورە بوو، سێوەکەش هەموو ڕۆژێ جوانتر ئەبوو، یەکەم جار زەرد بوو، دوایی سەوز بوو، اینجا زۆر جوان بوو. اینجا کە گەورە بوو من چوون دایکم بان کرد. وتم دایە ها سێوەکە، اینجا باوکم بان کرد. وتم باوکە ها سێوەکە گەورە بووە. اینجا ئێمە خوشکەکانم بان کرد. وتم وەرن وتیان چییە؟ وتم ئەزانن سێوەکە زۆر گەورە بووە. ئیتر دایک و باوک و خوشک و براکانم هاتن چوینە لای سێوەکەەوە دەستمان بەدەست کردەوە بە هەموومان لێمان کردەوە. ئیتر بردمانەوە بۆ ماڵەوە جوان شتمان و هەموومان خواردمان. ئەوە خۆش بوو، ئیتر هەموومان تێر بووین. چەپڵێکم بۆ نێن تەواو بوو.